ئەمەوێ سەرەتا لە چیرۆکێکی پێش سەرمایەداری بەس نەک زۆریش دوور دەست پێ بکەم. لە کتێبەکەی دکتۆر سەروەر عەبدوڕەحمان کە کچانی ئێزەدی وە کەنیزەک ئەگەر هەڵە نەبناوی کتێبەکەی باسی ئەوەیە کە یەک لەو فەرمانانە و یەک لەو هێرشانەی کە کراوەتە سەر ئیزەدیەکان لەلایەن میری ڕواندزەوە بووە دوای ئەکاتە پاش 1800 ساڵ پێش ئێستا تقریبەن لەو کاتەیە وا مەزەندەیان کردووە 1000 دانە ژن و کچی بە دیاری بردووە بۆ میر و خان و با بڵێین مەسئوولەکانی ئەو وەختەی ئەو دەورە و زەمانە. مەبەستمە بە وتنەوەی ئەم چیرۆکە باسی بابەتێکتان بۆ بکەم کە لە دەورە جیاوازەکانی مێژوو هەتا ئەو کاتێش کە ئێستا مێژوونووسی لە ئارادا نەبووە لە هەر کوێیەک دەسەڵاتێک هێرشی کردبێتە سەر دەسەڵاتێکی تر یان لە هەر شوێنێک بۆ شوێنێکی تر لە شەڕەکانە نەک تەنها شەڕی ئاین شەڕی با بڵێن قەڵەمڕۆ و هەموو ئەمانە هەیمەنە لە نەهایەتە ژن بووە بە کاڵایەک و بە دیاری براوە و هێرشی کراوەتە سەر و چەوساوەتەوە و با بڵێن تەحەدای کراوەتە سەر. ئەمە دەورە جیاوازە مێژوویەکان یعنی پێش ئەوەی بگەینە دەورەی سەرمایەداری و کەڵەکەبوونی سەرمایە و ئەو مێکانیزمەی کە سەرمایە بەکارێنێ بۆی کە کەڵەکە بێت سەرمایە لەلا سەرمایەداران. بەڵامی تر سیستەمی سەرمایەداری لە ڕەهەندە جیاوازەکانیەوە ئابووری بێ سیاسی بێ کللتوری بێت دزەی کردووەتە هەموو کون و قۆشبنێک بۆەوەی بە شێوازە جیاوازەکان دووبارە پێمان بڵێتەوە کە من ئەمەوێ ژن سەرەڕای ئەوەی کە لە ئێستایە لە ئەم کاتی سەردەمەیە و لەم سەردەمی مۆدێرنەیە سەرەراوەیکە ژن زۆرێک لە تواناکانی خۆی دۆزیوەتەوە هەوڵ و تەقەلای خۆیان لە بوارە جیاوازەکانی ژیانە و ژیان تا ئاستێکی باش بەدەستی ژنەوە بەڕێوەچێ بەڵام دیسانەوە لە کۆتاییە سەرمایەداری بە مێکانیزمە جیاوازەکان پێمان ئەڵێت کە ژن ئەبێ هەر ئەو کاڵایە بێ کە من بۆ ئێوەی پێناسە ئەەکەم. سەرمایەداری لە دوو نمونەی زەقیا بە نمونە لە ڕاگەیاندنەکانە یان لە خێر لە با بڵێن بواری سینەماشە زۆر لەم بوارەیە دەست و نەخشی هەیە بۆی کە ژن بە کاڵا بنوێنێ. تۆ لە ڕاگەیاندنەکانە بۆ نمونە با بڵێن ڕیکلامێکە کرێ بۆ کاڵایەکی تایبەت ژنێکی بەڕواڵە جوان بۆ شێوازەی کە سەرمایە پێناسی جوان ناسیەکە لە ڕاستە ئەبێ ئەمەش بڵێم کە سەرمایە جوانی ناسیەکانی ئێمە یان گۆڕیوە و دەستکاریان کردووە بە نمونە پێوەری جوان ناسی جوانبوونی ژن لەوانەیە کە ئەبێ جسمی زەعیف بێت و ئەبێ باڵای بەرز بێت و ئەبێ پێستی چۆن بێت و قژ و لوت و دەمی چۆن بێت و ورگی بچووک بێت و بە ئەم هۆکارانەش زۆر جار تۆ ئاگال لە خۆت نییە کە بووی بە کەرەسەی دەستی سەرمایەداری لەم لاوە هەوڵی بژێوی ژیان دابین بکەیت لەو لاشەوە ڕێک ئەو پارەیە کە بەدەستت هێنایە ئەیکەیتە قورگی سەرمایەداری بووی چییە بۆی گەدەت بچوو بکەیتەوە بۆی با بڵێن نەشتەرگەری زۆر قورس بکەیت دوایش لەسەر سەلامەتیت زیانی زۆر گەورەی هەیە بە نمونە لابردنی پەراس و ئەمانە کەمانە چین پێوەری جوانی ناسی ژنن بۆی هیچ زیادەیەک لە جسمی تۆ دەرنەکەوێت و تۆ ئەو جوانە بیت کە سەرمایە ئەیەوێت کە سەرمایەداران ئەیانەوێت و لە نەهایەتیشە بە پێی حەزی پیاوە ئەم جوانیانە و من ئەمەوێ ئەمە بڵێم کە سەرمایەداری بە پێی ئەوەی کە دنیای پیاوسالار با بڵێن بۆ ئێمەی پێناسە ئەکات لە زەمەنە جیاوازەکانە خۆی بە فۆرم و مێکانیزمە جیاوازەکان نوێ ئەکاتەوە و دەسەباتە هەر بوارێکەوە بۆی ژن بکات بە ئەو کاڵایی کە ئەیەوێت خوازراوی حەز و ویستی پیاوەکان بێت.
ئەمە بەشی ڕاگەیاندن وەکو با بڵێن ڕیکلامکردن بۆ کاڵاو ئەمانە یان نەخێر ڕۆژانە ئێمە بینین خەڵکانێکی زۆر سێری دراماکان ئەکەن بەڕاستی کە هەر خۆی چووەتە ناو ژیانی خەڵکەوە. دواییشە بواری سینەما. لە ڕاستیە بواری سینەما وەکو تۆبی میلەر ئەڵێ سینەما حەزەکانی ئێمەشی دەستکاری کردووە. یعنی جوانیەک ئەکا بە پێوەر بۆ پێی ئەو جوانیە ژن ئەکات بە کاڵاو با بڵێن پیشانمانیایەتەوە و جوانی ناسیەکانی دیسان دەستکاری کردووە. چارەسەر لە ڕۆژ و دوو ڕۆژە ناکرێت. ئەم شتێک کە جەنابەت باسیەکەی پرۆسەیە و وەکو ئەوە نییە کە ئیشی بۆ نەکرابێت و ژنان دەست لەسەر دەستی خۆیان دانیشت بێتن و کەمتەرخەم بن لەم بابەتەیە. ڕاستە هاوکات لەگەڵ سەرمایە ئەم شتەکە هاتووەتە ئارا و ژیانی خەڵکی بەم شێوازە چەواشە کردووە. لەگەڵ ئەوەشە بەرهەڵسکاری هەیە و بەرپەشدانەوە هەیە. تەبعەن ژنان وەکو ژنە ئەتیادیەکان یان هەر نەخێر ئەو کەسانەشی کە داکۆکی لە مافی مرۆڤ و مافی ژنان ئەکەن چکە مافی مرۆڤ و مافی ژن بەڕاستی هیچ لە یەکدا بڕاو نییە. چۆنی باسی ئەکەن کە چ ڕێگە چارەیەک بۆ ئەم بابەتە ببیننەوە. لە ڕاستیە وەشیارکردنەوەی تاک ینی ئێمە ئەبێ بەجددی هەوڵمان لەسەر ئەوە بێ وەکو خۆمان وەکو وڵاتی خۆمان یان لەسەر ئاستی دنیایش ڕاگەیەندنەکان چکە خەڵکانێکی زۆر و ژمارەیەکی زۆر بەرکەوتیان هەیە لەگەڵ ڕاگەیاندنەکان وها بۆ شێوازە بێت کە تۆ بتانی ئاستی وەشیاری ژنان و کچان ببیتە سەرەوە. ینی ڕاگەیاندن بەشێکە خوێندنە و ممارەسەی با بڵێن ئەکادەمی بەشێکی ترە. هەروەها ئەو توێژینەوانەی کە لەم بوارانەیە ئەکرێت ئەبێ بەچڕی بکرێت و وەکوتر وەکو پێشنیار ینی ئێمە وەکو ڕاگەیاندنەکان ئەتوانین بە پرۆژە کاری وەها بکەین هەرڕایەک لەسەر بابەتێکی جیاوازی ئەم بوارە بۆ ئەوەی بتوانین هەمەلایەنە بەر بە زیادبوونی بابەتی چەسانەوە بەدەستی سەرمایەداری. پەیامی من ئەوەیە کچە گەنجەکانمان وەکو من ئەیبینم لە ڕاستیە ئێستا توانە و بەهرەیەکی زۆر زۆر جیاوازیان هەیە لەسەر و هەموو ئەمانەوە تەکنەلۆجیایە بەڕاستی ئیتر ئەمە حاشا هەڵنەگرە. من داوام لە هەموو ئەو کچە گەنجانە ئەمەیە کە بەڕاستی بتوانن بواری تەکنەلۆژیا بخەنە خزمەتی حەز و ویستەکانی خۆیان، بخەنە خزمەتی گەشەکردنی خۆیان، بخەنە خزمەتی ئەو پرۆژانەی وا ئەیانەوێ خۆیان و کەسانی وەکو خۆیان پێوەی گەشە بکەن ئێستا چ لە بواری ئابووریا بێت و چ لە بواری بەرەو پێشبردننی زانست و کللتور و لایەنە جیاوازەکانی ژیانە بێت. بەڕاستی تەکنەلۆژیا بوارێکی زۆر گرنگە. ڕاستە زیانەکانی زۆرە ئەگەر کەسێک نەشارەزا بیەوێ تێ هەڵ بچێت، بەڵام لەم لاشەوە سوودەکانی زۆر زۆر لە زیانەکانی زیاترێکە.